بۆنەی ڕۆژی جلوبەرجی کوردی زۆر خۆشحاڵم، بەڵام ئەم پێم وایە شەرنی ئیلا ڕۆژە تەرخان بکرێت بۆی خەڵک دشی کوردی لێبەر بکە، هەر میلەتێک کولتوری خۆی لەبیر کرد خۆی لێبیر دەکات. ئەمە بە خاوەن کولتورەشی جوانن، چی کوردی چشی پۆشاکش زۆر ڕێک و پێکە، چ لایانی ئافرەت چ لایانی پیاو، ئینسان بە بەرجی خۆیەوە جوانە، بۆ دەبێت لە ساڵێ جارێک بەرجی کوردی لێبەر بکەیت. من پێم باشە ڕۆژانە خەڵک لە کاتی داوامکردن لە هەرسوکەوتی ڕۆژانەی بەرجی کوردی لێبەر بکاتن. پیرۆزبای لەگەشت خەڵکی کوردستان دەکەم بە بۆنەی ڕۆژی جلچی کوردی کە ڕۆژێکی زۆر گەورە و پیرۆزە. هیوادارم ئەو ڕۆژە هەموو ساڵێک بکرێتەوە، بۆنەکە دووبارە بکرێتەوە لە گشت ناوەندەکانی خوێندن و با بڵێن لە دایەنگە و لە باخچەی با بڵێن منداڵان و لە خوێندنگا سەرەتاییەکان و لە ئامادەی و بگرە لە زانکۆ پەیمانگاکانیش ئەم ڕۆژە بەرز ڕابگیرێ. پێدیوی ئەمە سەرمەخڕەکەم وەکو کورد ئەوێ ڕۆژێ ساخ بکەنەوە هەر ساڵ بۆ جیهانی خەڵکی دیار بکەین کو ناسنامەمە جلوبەرگێمە جلوبەرگێ کوردی زێدەباری زمانێمە ئەم وەکو ملەتی کورد شانازیە بە ناسنامە خۆدکین و ئەم کوردین و هەروەسا پێدیوی ئەم شانازیە جلوبەرگێت خۆشی بکەین جلوبەرگێت کوردی و شمەوە دیمەنێکی جانە هەگەر نەبتنێت سوبە بتنێ کو قوتابی فەرمانبەر خەلکی ئاسایی جلوبەرگێت کوردی بکنێ نەخێر دێجانتر بتن هەگەر بەردەوام ئەم گرنگیە بدینە جلوبەرگێ خۆ جلوبەرگن کوردی.